ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەی ڕوانگە بە یەکتر شاد دەبینەوە. سۆشیال میدیا کاریگەریە جیاوازەکانی لەسەر کۆمەڵگای کوردی تەوەری باسی ئەمڕۆمان دەبێت. بۆ ئەم باسە بە خێراتنی میوانەکانمانەکەین سامان سیوەیلی، دەروونناس شاعیر و نووسەر ژاوێن شاڵی، هەروەها هێمن عەبدولقادر توێژەری کۆمەڵایەتی، هەروەها چەند میوانێکی تریشمان هاتوون بە خێر بن سەرچاو. پێشەوەی بچینە ناو باسەکەمانەوە ڕای چەند کەسێکمان وەرگرتووە با بێتەوە تەماشاکەین. زۆربەی کۆمەڵایەتەکانەوە کە لەڕێی تووڕە کۆمەڵایەتەکانە دروست دەبێت و لە ئەنجامی ئەم تووڕە کۆمەڵاتانە بۆ نەخیانەتی زەوجیە، بۆ نمونە ناشێنکردنی وێنەی کەساتی کەسێکی ترە، بۆ کوڕێک وێنەی کچێ ئافرەتی بەکاردێنێتەوە و بۆ غەرەزی شخصی خۆی و ئەمەشوا لە ئافرەتە دەکاتەوە بۆ نەکۆتایی بەژیانی خۆی بێنێت. من gelek mifad jêwergirtiye بۆ hemî qutabiyek dişêtin li rêya internetê her resorsek bivêtin, her paragrafek ştek bivêtin بشێت بخۆ ئەتەرنێت ێژە بگەڕێت و بینتە دەرێ. یەکێک لە کێشەکانمان ئەوەیە کە ناتوانین لە سوسیال میدیاکان ڕسمی خۆمان دابەزێنین بە شێوەیە کە خۆمانمانەوێت لەبەرەوەی خەڵکەکە بە شێوەی خراپ بەکاری دێنێن. بۆ نمونە دەکرێت تەهدیدت پێ بکەن بەو ڕسمانە یان دەکرێت نامەت لە بۆ بنێرن و ئیزعاجت بکەن. زۆر بەکارهێنانی وای لە گەنجان کردووە کە تا ڕادەیەکی زۆر کراوە بن هەواڵی دنیا ببیستن کە بزانن لە چواردەورا چی ڕۆ ئەدا چی ڕوونادا لە وڵاتانی تر تا ڕادەیەک ئەو بوارە تازانەی کە هەیە پێمان بگات چۆنەڵی لە کۆمەڵگای خۆمانە بەکاری بێنینەوە ئەتوان بڵم تا ڕادەیەکی زۆر سوودی بۆ ژیانی ئێمە هەبوو. خۆی سوشیال میدیا ینی کۆنێکت with people و کەسە دوورەکان لێ نزیک دەکاتەوە یاخود لە قوتابخانە کەسێک برادرت بۆ نای بینیەوە ئەتو دەیتوانی بەهۆی سوشیال میدیا و بیبینی. کێشەش دروست بووە لەلایەنە نێگەتیڤەکەی کێشەی ئائیلی خێزانی و کێشەی نێوان برادەر و هەڕەشەکردن لەسەر کچ خاستەن لە کۆمەلگای ئێمە هەڕەشەکردن لەسەر کچ زیاتر ئێستاکە بە سوشیال میدیا دەکرێتن. منیش کاتی خۆم زۆر بەسەردەوەم بۆ تۆری کۆمەڵایەت هەرچەندە زۆر جار پەشیمان دەبمەوە کە کاتێکی زۆرم بەسەر بردیە یاخود تمشایی سەعات دەکەم دەبین و زۆر وەختێکی زۆر چووە کەچی هەر پێش چەند ساتێک بۆ دەستم کردی مەسەن سیر دەکەیە جا ئینستاگرامە سناپچاتە فەیسبووکە ئەوانە هەمویان تەسیری زۆر کاتی زۆر ئیخباری درۆ بڵاو دەکرێتەوە ئەو تەسیری هەیە زۆر لەسەر عالەمی خاصن فەیسبوک تویتەر هەندێک زۆربەی مواقعی شخصیە زیاتر مەزار بەس فەیسبوک بەڕاستی بەخۆی پێدەن تابوورکەن چکە زۆر ئیخباری درۆی لەسەر بڵاو دەکرێتەوە. ئەمەی کە ئێستا بینیمان ڕای چەند هاوڵاتیەک بوو بە مامۆستا سامان دەست پێەکەین. مامۆستا تا چ ڕادەیەک لەگەڵ ئەو ڕایانایی کە ئێستا گوێمان لێ بوو کە باسی ئەوە ئەکەن کە گرفتی دەرونی گرفتی کۆمەڵایەتی زیاد کردووە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناو کۆمەڵگای. بەڵێ سوپاس بۆ بەڕێستان بۆم دەرفەتە هەروەکو لە ڕای هاوڵاتیانیشەوە لەم راپۆرتای بینیمان ئامێرە تەکنەلۆجیەکانیان بەگشتیە گە بڵین سۆشیال میدیا هەردوو دیوەکەی ئاماژەی پێدراواتە دیوی پۆزیتیف و دیوی نەگەتیفی هەیە خۆ لە حەقەتیشە هەروایە بەڵام ئەمە ئێمەی مرۆڤین تاکی کۆمەڵگەی ئێمە چۆن بەکاریهێنین بە چمە بەسێ بەکاریهێنین
چۆن سوودی لێبینین یا زیانی لێبینین ئەوەی ئێمە تێبینی ئەەکەین ئێمە لە حقەتا هیچ توێژینەوەیکی دروستمان تام دەقی لە بەردەسانێت توێژینەوەیکی زانستی بەس تەنها لە ڕێی تێبینیەوە ئەوەی ئێمە سەرنجە دەین و لە ئەنجامی ئەو کێش و گرفتانی یەنە سەر ڕێگەی هەرزەکاران گەنجان خێزانەکان هەروکو ئاماژیان پێدا لە مەسلەی خیانی زەوجی لە مەسلەی توندوتیژی تهدیدکردن هەڕەشەکردن ئالوودەبوون بە ئامێر تەکنەلۆژیەکان و بە تایبەتی ئامێرەبوون بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ناویشانە تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوک دابەزینی ئاستی خوێندن ئەمانە کۆمەڵی ئاماژەن کە پێمانەڵێن بەداخەوە لە کۆمەلگەی ئێمەدا زیاتر بەکارهێنانەکان بە دیوە خراپەکەیە هەیە تاکو بە دیوە باشەکەیەوە ئەمڕۆ بەڕاستی پانتایەکی زۆری لە ژیانی زۆربەی تاکانی کۆمەلگەی ئێمە گرتووە ئەم بەکارهێنانە خراپە تایبەتە زیاتر تایبەتە بە کۆمەلگای ئێمەوە لەبەرەوەی لە ناکاو هاتۆتە ناومانەوە و نەزانراوە بەکاربهێنرێ تەنها تایبەت نییە بە کۆمەلگەی ئێمە بەڵکو تایبەتە بە کۆمەلگە ڕۆژهەڵاتیەکان من لەم بێنایەکی لە ئامارەکان کە بەرچاوم کەوت موقعی فەیسبوک واتە پێگەی فەیسبوک لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوکە لە وڵاتە عەرەبیەکان و بە کوردستانی شەو و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەی یەکەمە لەسەر ئاسی بەکارهێنان لەسەر ئاستی جیهانە بەڵام بڕوانە لە وڵاتیشی وەکو وڵاتە ئەوروپیەکان مەسەرەن لە هیچ وڵاتیش ئەوروپای ژمارەیەک نییە ڕقەمێک نییە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود بەکارهێنانی بە تەحدید پێگەی فەیسبوک لە ناو ئینتەرنێتە لە هەندێک وڵاتی ئەوروپا بە پلەی حوتەم دێ لە هەندێک وڵاتە پلەی سێهەمە لە هەندێک وڵاتە پلەی چوارەمە ئەمە دەرکەوتووە کە تەنها لەم کۆمەڵگە ڕۆژهەڵاتیانەیە کە ئێمە شێکیشی نەو کۆمەڵگەیانە بەداخەوە هۆکارەکە گەڕێتەوە بۆچی بێگومان کۆمەڵێک گرفت و یعنی باگراوندی خۆی هەیە ئەم حاڵەتە مەسلەی یەکەم بەنسبە دەوانی کە خێزانن دیارە نائارامی و ناسوودەیی لە ژیانی خێزانی یەکێک لە هۆکارەکان کە هەمیشە بە دوای بەدیلی ئەو کەشەیە ئەو ڕەوشەیە ئەگەرێت جۆڕێکە لە ڕاکردن لە واقع بەڕاستی مەسلەی کەپتی جنسی یەکێکە لە هۆکارەکانی ترکە بۆ گەنجان و هەرزەکاران زیاتر وێڵن بەدوایە ڕەچاو نەکردنی بە تایبەتی بۆ گەنج و هەرزەکار مەسەلەن تەنانەت بۆ مناڵانیش ڕەچاو نەکردنی لایانی پەروەردەی تەندروست مەسەلەن دایک و باوشی ئەم سەردەما ئەوەندەی خەریکی کارکردنن ئەوەندەی خەریکی خۆیانن دێنەوە سەر ئەو مەسەلەیە ژاوێن خان پێت وایە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆڵێکیان هەبوو بێ لەوەی کە نووسەر بتوانێت زیاتر بگاتە ناو خوێنەرەکانی خۆی ئەم لایەنە لایەنێکی ئەرێنی بووە یان لایەنێکی نەرێنی بووە لەوەی کە کەسانێکی زۆریش ئەبینین کە ئەنووسن کامیان زۆر ڕاستە من بەڕاستی لە سەرەتا دەستخۆشتان یەکەم هەڵبژاردننی ئەم تەوەرە چووکە هەر وەک چۆن لە پێشتریشا قسەی لەسەر کراوە بەڵام چەمکی فەیسبوک و سۆسیال میدیا و چۆنێتی بە تەعاملکردنی کورد کۆمەڵگەی کوردەواری خۆمان لەگەڵە زۆر زۆر هەڵ ئەگرەوە پێم وایەک لەو بابەتانەیە کە هەمیشە بێ مێدیاکان و ڕاگەیاندنەکان هۆشداری بەن لەسەری لە ڕێی سازکردنی ئەم جۆرە بەرنامانەوە بەڕ چووکە فەیسبوک هەر وەک خۆت ئاماژەت پێیا بەڕاستی لە پرەک هاتە ناو ئێمەوە لە پرەکە تۆ بەر یەک بەر کۆمەڵێک لە بابەتی سۆشیال میدیای وەک ئینستاگرام و تویتر و فەیسبوک و ڤایبەر و یعنی بۆ کۆمەڵگەیەکی داخرایی وەک ئێمە کە هەتا ئێستا تاسەر ئێسقان کۆمەڵگەیەکی تەقلیدین بە جۆرە لە جۆرەکان کۆمەڵێکشمان هەیە تەنها تەماشاکەی لە باگراوندا نەگۆڕاوە تەنها ڕەن بێ بڵێم لە شێوە شکڵا شتەکانمان گۆڕاون و گۆڕانێکی ڕیشەی لە سەقافەی گشتی کۆمەلگای ڕووینەوە بۆی هەموو ئەو حاڵتانی کە ئەو بەڕێزانە و گەنجانە کە باسییان کرد من لەگەڵ یانام هەموو حاڵتانە ڕوویداوە فەیسبوک زۆر جار بۆتە بابەتێک بۆ تەهدیدکردنی گەنجان بۆ تەهدیدکردنی ژنان من خۆم وەکو لووسەرێک وەکو پیجێک بەکارهێنم بابەتەکانی خۆم کارەکانی خۆم تا بڵاوکەمەوە بەڵام ئەگەر باسی شخصی خۆم کەم تا یاسا دوو جار بەناوی منەوە بەڕسمی خۆمەوە بر من شاعرێک میێنی خۆم بڵاوەکەمەوەش بابەتی خۆم بڵاوەکەمەوە تا ئێستا چەند جار بەناوی منەوە مەوقع کراوەتەوە شت بڵاو کراوەتەوە بەڵام هێشتا لەگەڵ ئەوەیان و ئەگەر هەر ئینسانێ بە پێی و ئاستی معریفە و هۆشیاری خۆی بەکاری بێنێ فەیسبوک و سۆشیال میدیا لایەنە ئیجابیەکانی زۆر زیاترە و من خۆم وەک نووسەرێک بەڕاستی لە گەیشتن بە خوێنەران سوودم لێ بینی کاکێ من پێت وایە ئێمە ئەم گرفتانەمان هەر نەبوو لە ناو کۆمەڵگای کوردیە ئەم گرفتانە هەبوون و زیاتر لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زەق ئەکەونە بەرچاو یان بۆ خۆیان تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبنە هۆکارێک بۆ زیادبوونی ئەم گرفتانە خۆی مەسلەی دروستکردنی ئەو یۆتۆپیا و مەملەکەتی خەیاڵی کە لە مێژووی کللتوری ئێمە هەمیشەوە وێنامان کردووە کە کللتورەکەمان خاڵیە لە هەموو خراپەیەک لە هەموو بەردەوام هەموو ئەو
وێنە باشانەی کللتوری خۆمان باریز کردووە بەرزمان کردوەوە و ئەممان لە ئەدەبیات و لە مێژووی خۆمانە بەردەوام بەجوینەوەکانایەوە ئەمە پێما بێ کارێکی هەڵەیە چونکە مرۆڤ نەخۆش بێت هەتا اعتراف بە نەخۆشەکەی نکات و نەچێتە لای پزیشک ناتوانین تۆ تشخیصی عیلاجەکەی بکەی لەبەرەوەم پێم وایە دەبێ بەشێک لەم مێژوو بخینە ژێر پرسیارەوە وەکو جناب دەڵی بەشێک لەم ڕابردوو کللتوری ئێمە بخینە تەنها لە شانازیەکانە کوی نەکەینەوە بەڵێ کللتوری ئێمە باربوو بووە بە دنیایەک تونگتیژی باربوو بووە بە شەڕ بە ئاژاوە بە شەڕی خێڵەکی بە باگراوندی فکری خێڵکی فیوداڵی کشتتوکاڵی هەموو ماکانی خێڵتیان نەزاڵ بووە و لە کۆمەلگایەکە تا گەورە بووە کە بەردەوام لە شەڕ و شۆڕ و ئاژاوەیە بووە لە پێکدەدانی و ململانەی نێوان چینە کۆمەڵایەتەکانە بووە شار نشین و لادێ نشین لە نێوان سراعی نێوان شارەکان سراعی نێوان هێزە سیاسیەکان سراعی نێوان گروپ و دەستە کۆمەڵایەتەکان لەبەرەوە کاتێک کە تۆ ڕێگایەکی زۆر ئاسانتر بۆ گاندنی پامی خۆت دەخیتە بەردەست کەسێک کە بێبێ ئەوەی هیچ وشیارەکی یاسایی و کۆمەڵایەتی هەبێ بەدڵنیایەوە بێت چاوەڕێ ئەمە بکەین ئەمە بیرمانە لە سەرەتای ساڵی 2000 کاتێک کە مۆبایل هاتە هەرێمی کوردستانەوە چ فەوزایەک لە هەرێمی کوردستاندا ڕوویاوە ڕۆژانە خەڵک دەکوژراوە تهدید دەکراوە ژنەکان لە ڕێگەی نوکە و نامە و مەسجەوە قەڵس دەکرانەوە جار دەکران و ئیزعاج دەکران هەتا ئەمە گەشتەوەی کە پەرلەمانی کوردستان یاسای خراپەکارانەی ئامێرەکانی پەیوەندیکردنی دەرکرد ئاستی ناوشیاری تاک وا ئەکا کە بەردەوام ئەو مەسجانی کە هێتی بە شێوەی نادروست بیگەێنێ ئەجینا من پێم وایە ئەم قۆناغشتی ئەپەڕێنین هەروەکو چۆن قۆناغی ئەم حاڵەتانەی کە باسیەکەی تەنها بۆ کوردستانە یان وەکو مامۆستا سامان وتی بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمان شتە ئەمە پەیوەندی وەکوتم پەیوەندی بەو کللتورەوە هەیە پەیوەندی فەلسفەی سیاسی و پەروەردەی و کۆمەڵایەتیەوەیە ئەگەر دیقەتی مجتەمەعێکی وەکو ئەمریکی یاخود ئەوروپی بێ وەکە سامان ئاماژەی پیا نایپەرژێتە سەر ئەم بابەتانە لەبەرەوەی کابرا ئازادی سیاسی هەیە لەسەر جادە تعبیر لە ڕای خۆیەکان نایەت بە ناوی پەیج و ئەکاونتەوە بیرۆڕاکانی خۆی دەبڕێەوە کابرا دەبینی هەلی کار و پرۆژەی ئابووری گەورەیە سەرقاڵە بە کار و پرۆژەی و وەبەرهێنانەوە گەنجەکان بەردەوام ئیش دەکەن کاریان هەیە لەبەر هەلی خوێندنان نیان پەرژێتە سەر ئەم بابەتە کۆمەڵایەتیان تۆ ئەگەر کاتێک توانیت ژیانی کۆمەڵایەتی خەڵک لە ئاسە دادوەریەکەیە گەشە پێبەی و هەلی کار بۆ گەنجان دابین بکەی وان لێ بخی بیان خیتە سەر ژیان و کاری خۆیان و بتوان پرۆسی کۆمەڵایەتی لە زەواج و لە سەردانیکردن و لە سەفەر و لە سیمینارات و خوێندن و ئەبحاسی علمیە کۆ بکەیتەوە و کاتە خەڵک نایپەرژێتە سەرەوەی کە بەڵام کاتێک کە تۆ کۆمەلگا بە تەواوەتی داڕزێ دەگاتە قەراغیەوەی کە هەلی کار نییە و پرۆژەی هاوسەرگیری نییە و پرۆژی شوی نیشتەجێبوون نییە و زانکۆکان نابنە ناوەندێکی ئەکادمی و بڕیاران لەبەرە بەردەوام تاکی شەرقی دەبینی کاتێکی زۆریە هەر هەمووشمان یانەوە کەسێک نییە بڵم کە من قساکە من لە کەسێکی تر جیاوازترم بەخۆشمەوە یعنی هەمومان بەردەوام کاتێکی زۆرمانەیە و ئەم کاتانەش بەردەوامە بچی پڕیکەینەوە بە بابەتەکانی سوۆسیال میدیا و هەموو ئەو بابەتانی وە کاتێک کە تۆشی لەسەر ئەم سوۆسیال میدیانە مەزاجی دەرونی کۆمەڵایەتی دوهاتێک دەچێت دەبیت بەشێک لەو ئەنگێزە شەڕانگێزیە ینی بەدەست خۆت نییە ئەم نەزایەت تا دروست ئەبێ لەبەر ئەبینی بە بەردەوامی خەڵک تونگوتیژیەوە قسە ئەکات و تونگوتیژی بەیانەکات و لەبەرەوە تۆ بتیونەتەوە بە شێوەک لە شێوەکان شەحنەبی و بارگاوێبی بەم کللتورە. بەڵێ مامۆستا سامان داخرانی کۆمەلگای کوردی داخرانی لە پەیوەندیەکانە لە لەو کەپتەی کە لە تاکی کووردا هەیە تا چ ڕادێک هۆکارە بۆ ئەوەی کە خەڵک لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بێوێت بە ناوی خۆیەوەیە پێ یا بە ناوی خەڵکی ترەوە بێت بەڕەهایی تەسەڕف بکات و تەنانەت غەڵەتیشتی بەکاری بێنێ. بەڵێ بێگومان ئێمە تەنها نەکرد لە ڕووی پاڵنەری سێکسیەوە چەپێنراوین یاخود کە مەکبوتین لە زۆر ڕوویترەوە وەکو هێمە ئاماژەی پێدا مەسا حتا لە ڕووی ئازادی لە دەربڕینی ڕامەسەلەن حتا تۆ زۆر جار لە ناو خودی خێزانەکە سەربەستیت نەبووە وەکو تاشێک وەکو هەرزەکارێک وەکو گەنجێک مەسەلەن بۆت نەبووی تر باوەکە مشتێک بوار بڕیارێکی دابێت تەواو مەسەلەن ئێستا وای لێ هاتووە بەداخەوە تەنانەت ڕاستە ئێمە بەڕواڵەت کۆمەڵگەیەکین تا ئەندازەیەک ئێستا کۆمەڵگەیکی ڕووکەش و کراوین و بەحساب هەنگاومان ناو فعلەن گۆڕانکاریش ڕوویداوە بەڵام ئێستاش ئێمە مەسەلەن بەشێ لە خەڵک دەستی بە خەڵکی تەڕاناگاگە لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە نەبێ ینی مەسەلەن من بەش بە حاڵی خۆم بە حکمەوەی لە بواری چارەسەری دەنوریم لە سنتەرێکی دەرونیا کارەکەین ڕۆژانە یعنی چەندین بۆ نمونە کچ و ئافرەتی کۆمەڵگەی ئێمە پەیوەندیمان پێوەکەن کە ئەڵێن ناتوانین بینە دەرەوە ناتوانین سەردانی سنتەرەکەتان بکەین ناتوانین دێ لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکەەوە کێشەکەی خۆی بەیانەکە هەم وەکو خۆخاڵیکردنەوە هەم بە دوای ڕێنمایی و چارەسەری شاگەڕێت تۆڕە کۆمەڵایەتەکان نییە بەڵێ من ناڵین ئێمە وەکو سەرەتا ئاماژەمان پێدا دوو
دوو دیوی هەیە بەڵام ئێمە باس بەداخەوەکو و تێبینیەکەین ڕەشاویەکەین زۆرترین خراپ بەکارهێنانی هەیە لە کۆمەڵگەی ئێمایە دوجار مەسلەی کەپتە جنسیەکانی شێکە لە هۆکارەکان دوجار بۆ نمونە بەشێ لە فاکتەرە کۆمەڵایەتیەکان کە ڕێگە نادا بە جیابوونەوەی ڕێگەی نەداوە بە جیابوونەوەی هاوسەران بۆ نمونە هەڵوەشانەوەی خێزان بەشێک لە ئافرەتان بۆ نمونە ببوورە پێت وایە تەمەنی چەند جارێک ئاماژەت بەوە کرد کە لە ناو هاوسەرەکانەوە باسی خیانەتت کرد ئەتوانین بڵین تەمەنی گەورەترەکان زیاتر ئەوەی کە لە تەمەنی زەواجان و ئەوانە زیاتر فەیسبوک بەکارێنن و لە هەردووکی هەمانە ئەوەی لە تەمەنی گەنجەکان و پێش قۆناغی هاوسەرگیریە زیاتر مەسەرەن هەوڵی دروستکردنی پەیوەندی سۆزداری و ئەوە لە ڕێتۆڕە کۆمەڵاتیەکانەوەدا ئەوانشی کە لە ناو ژیانی هاوسەرگیریان و تەمەنیشی گەورەتریان هەیە بۆ خیانەتی زەوجی من ڕازگویان و ڕاشکاوانە بیڵێم بەس لەم 6 مانگی ئەم ساڵان 39 حاڵەتی ناپاکی هاوسەری سەردانی کردوین لەم 39 28یان لە ڕێتۆڕە کۆمەڵاتیەکانی فەیسبوک و خیانەتی زەوجی کراوە واتە یعنی وای لێ هاتووە خۆ ئەگەر تۆڕە کۆمەڵایەتەکانی فەیسبووکیش نەبێت بە مۆبایل دەکرێت واتە بەیشێک لە ئامرە تەکنەلۆژیەکانە کە دوجار هەمووی ئامڕازی پەیوەندی ئەلکترۆنین ئەمانە بۆیە بەداخەوە جۆرێک هەم لە واتە کولتورە کۆمەڵایەتیەکە یاخود لایەنە خراپیەکانی کولتوری ئێمە فعلەن کاری کردووە کە زۆر جار خەڵک وەکو دەرچەیەک وەکو منفەزێک پەنا بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرێ لەم ڕۆژەوە ڕەنگە بەشێک لە چارەسەر بێ بۆ خودی خۆی بەڵام دوجار کێشەکەی خراپتر و ئاڵۆسترەکە هەروەها لە بواری ئەوانەی کە کچێکی بەڕێز ئاماژەی پێدا لە راپۆرتەکە ناتوانن ئازادانە بۆ نمونە وێنەی خۆیان دانرێن ئێمە ئاگادارین لە ڕێی بەڕێبەرایەتی بە دوواداچوونی تونند و تیژی بەڕێبەرایەتیەکانی ئەوێ لە پارێزگاکانی کوردستانە و هەروە سنتەری ئەمە و کۆمەڵی لە مؤسساتانی لە بوارەیە کارەکەن ناوبەناو یاخود جاری وایە هەفتانە چەند حاڵەتێک سەردانمانەکە کە نامەی وێنەی براوە و هەڕەشەی لێ ئەکرێ بە بڵاوکردنەوەی و بۆ فۆتۆشۆپ دەستکاری وێنەکەیەکەن و هەندێک جار کاتێک پەیوەندیشی سۆزداریان هەبووە مجەڕەدیار پەیوەندیشی هاوڕێتیان هەبووە دۆکۆمنتی دەنگ ڕنگ بە کامێرە یاخود چات تێکستەکان مەسەرەن ئەمانە دوجار هەمووی وەکو چێکێک دژی تاکەکان بەکارێتەوە بۆیە ئەتوانین بڵین لە سایی تەکنەلۆژیایە و لە سایی تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبووکەوە بەداخەوە هیچ ئەمانێکی دەرونی نییە ئێستا دواتوێژینەوە کە بەر لە هەفتەیە کراوە لە وڵاتی کەنەدا ئەڵێ ئەوانەی کە بۆ فترەیەک دەستبەرداری تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوک بوون لە ڕووی دەرونیەوە زۆر ئارامترن خەویان باشتر بووە ئارزووی خواردنیان باشتر بووە پەیوەندی کۆمەڵایەتی ڕاستەقینەکانیان باشتر بووە بەداخەوە ئەم تەجریدی کردوون لە زۆر صفەت و خەسڵەتی باش ڕاستە ژاوێن خان ئافرەتی کورد بۆ خۆی بەدەست دەیان و سەدان گرفتەوە ئەناڵێنێ تۆڕە کۆمەڵایەتەکان تا چ ڕادەیەک بوونەتە هۆکار بۆ ئەوەی کە ئەو گرفتانەی کەم بێتەوە لەوەی کە مەبەستم ئەوەیە کە ژمارەیەکی زۆر کچ و ژن هەن کە تەنها لە ڕێی ئەتوانن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان و دەستیان بگاتە کتێب دەستیان بگاتە سەرچاوە و معلومات زانیاری بەڵێ دووبارەوە ئەو پرسیاران لە دوورە هەندەوە کرێ خوێندنەوەی بۆ بکرێت چونکە باسی واقعی ژن بکەین لە کۆمەڵگەی کوردیە بەڕاستی دۆخی ژن هیچ کاتێک دۆخێکی باش نەبووە هەمیشە لە ژێر پرسیارە بۆ هەمیشە ناچار بۆ تەبری بۆ کارەکانی بینێتەوە هەمیشە هەوڵدراوەکە لە ژێر سێبەری پیاوە بەڕاستی کارەکانی خۆی بکە لەبەر ئەوەی بە زۆر بە سادەیی یەکسانی ژن و پیا و بەمانا پراکتیکەی بمانا دروستەکەی تا ئێستا پیادە نەکراوە ئەو ژنانەشی کە هەوڵیاندا لەو بوارانەیە بەڕاستی بڕێجار بوونەتە زەحیە باجی کۆمەڵێک شتیان داوە بەوەی کە بتوانن وەک مرۆڤێکی ئازاد لە ژیان بکەن. ئەنجا بۆی ئەمە لە فەیسبووکە کێشەکانی هەندێک جار ئەگەرێن باسی گرفتەکان بکەین گرفتەکانی چەند بارە کردوتەوانێ ڕاستە هەندێک ژن هەن تەنها لە فەیسبووک و ئەتوانن بەڕاستی پەیوەندەکان خۆیان پەرە پێبەن لەبەرەوە بیرمان نەچێمە ژنانێکی زۆرمان هەیە کە لە ماڵەوەن کە کاریان نییە کە کاتێکی فراغی زۆریان هەیەمە تووشی مەلەلیانەکە هەندێک جار تووشی خەمۆکیانەکە یعنی فەیسبوک زۆر جار ئەو ماڵە ئارامەیە کە ئەکرێ ئەوان خۆیانی تویا بدۆزنەوە لە ڕێوە بەڕاستی ڕۆڵێکی باشیشی هەبوو لەوەی هەندێک کەسی خوێنەوار کردووە ینی هۆشیار کردوتەوە بەرامبەر بە خۆی بەرامبەر بە دۆخی خۆی بۆی کە هەندێک جار هاوڕێ و کەسە نزیکانی خۆی لە فەیسبووکا بینیوەتەوە کە ئەمە ڕەمێ بەسەر هەمومان هاتبێ بەڵام لە پەناشەوە بیرمان نەچێکە ژنانێکی زۆر هەن کە بەداخەوە تا ئەم لە حەزەیە بە دزیەوە فەیسبووکیان هەیە یان بە ناوی خوازراوە فەیسبووکدان یان بۆیان نییە وێنەی خۆیان لە فەیسبووکا بڵاوکەنەوە لەبەر ئەو هەموو ئەو مەترسی و هەڕەشە و کێشانێکە باسمان کرد لەبەر ئەوە ژن ینی
خۆمان کە لە فەیسبووکیان دایمەن وە هەستەکەین مەترسێ لەسەر ژیانمانە بەڵام پێم وایە کە بەردەوامین لێی ئەوەیە کە تازە فەیسبوک وەک بەشێکی دانەبراو لە خۆمانی لێ هاتووە بۆتە بەشێک لە ژیانمان ینی هەمومان بۆ کارەکانمان بۆ ئیشەکانمان بۆ پیشەکانمان بۆ خوێندنەوەمان بە جۆر لە جۆرەکان سەرچاومان فەیسبوک یەک لە سەرچاوەکان بووە لەبەرانی بەڕاستی هیوادارم ینی کە حەلێکی وەسەد نییە ئیلا ئەوەی کە خەڵک هۆشیار بێتەوە و ئەو کەسانەشی کە بە هەڵە بەکارهێنن ینی کەمێ بە ویژدانەوە لەوە بڕوان لەبەرەوە خۆیان کەس و کاریان هەیە خۆیان دایکیان هەیە ینی کاوە لەوانەیە وەڵامێکی تەقلیدی بێ بەڵام لەمانە دروستەکەی هەر ئەوەیە ڕاستە کاک هێمن لەلایەنە یاساییەکەیەوە چی کراوە تا ئێستا لە کوردستانە کەوا بکرێ ئەم گرفتە گەورەیە کەمێک سووک بکرێ لەسەر شانی هاوڵاتیان ئەم تهدیدە کەم بکرێتەوە یاسا چ ڕۆڵێکی بەداخەوە تا ئێستا ئێمە وشیاری یاساییمان نییە بەرامبەر بە هیچ شتێک نەک تەنها لە بواری خراپبەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن تۆ دیقەتی شقام و شوێنە گشتەکان بە تەنانەت ئەوانەشی کە مۆڵەتی شۆفێری وەرەگرن کە پێی بە تاقیکردنەوەی تیۆری و پراکتیکی ئاڕۆن تەنانە زۆق و سەلیقەی وشیاری یاسایی لێخوڕینیان نیە هەتا لە خۆبەستنەوە کە زۆر جار پێی وایە کە یاسا ئیجبارێکا بە زۆر خۆی بەسێ لە کاتێکاکەوە بۆ سەلامەتی خۆیەتی بۆ سەلامەتی مناڵ و خانەوادەگەی خۆیەتی بۆ جستی خۆیەتی کە سبەی نەکەمەندام نەبێ نەکەوێتە سەر چانسی ژیانی دووبارە پێباتەوە هەتا ئەو کۆگاتە شتەکانی تر کە خەڵک زۆر لاومبالاتی و بێدەرەتانی بۆ نمونە سۆندێکە گرێ بەدەستیەوە لە بەدەرگا ئۆتۆمبیلەکەی ئەشوە شەقامەکە ئەشوە بەبێەوەی گوێباتەوەی کە تێچووی ئەم ئاوەچەنە تێچووی ئەم یعنی ئەمێ ئەم نمونانە نمونی زۆر سادەکەمەوە مەترسیە کۆمەڵایەتیەکە لەنا ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە زۆر بەزەقیەتە ئەمێ ئەم نمونە سادانە سادە بکەمەوە بۆی کە بچینەوە سەر ئاستی وشیاری یاسایی ئەمانە ئەگەر لە ڕووی کللتوری کۆمەڵایەتیەوە تاوانی کۆمەڵایەتی بن لە ڕووی یاساییشەوە سزایان هەیە بۆ نمونە کەسێکە خراپ ئاو بەکارێنێ کەسێک شۆفێری خراپ بەکارێنێ کەسێکە ئەدەواتی جاری حەو دەمانچە و ئەسلیحە بە شووی نایاسایی هەڵەگری ئەمان هەمویان چۆن سزایان لەسرە بە هەمان شێوە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش سزانێ ئێستا لە هەرێمی کوردستاندا یاسایەکمانە یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن کە یاسایەکە لە ساڵی 2006 دەرچووە هەڵبەت پەرلەمانی کوردستان دوای 6 ساڵ لە ممارەسەکردنی مۆبایل و تۆڕە خەتەکانی ئینتەرنێت ئەنجا هەستی بە مەترسی ئەم یاسایە بە مەترسی ئەم دیاردە کۆمەڵایەتیە کردووە لە ساڵی 2006 کەم یاسایە دەرچۆن پێمە بێچێکە لە باشترین ئەو یاسانی تا ئێستا لە پەرلەمانی کوردستان دەرچووە بەڵام بەداخەوە هەم ئاستی وشیاری خەڵک بەرامبەر بەم یاسایەکەمە و هەموو پێویست بە خەڵکی نەناسێنراوەوە وشیاریان نیە سەبارەت جنا حکومی یاسایە زۆر قورسە زۆر جا خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بە ئارەزوی خۆی سوکاتی بە هەر کەسێک کە بێوێت پێی ئەکات و بە ئاشکرا و بە ناوی خۆشی چونکە تومتیژی پێشەوەی لێدانی فیزیکی بێ لە جستەی ئینسان لێدانە لە کەسایەتی ئینسانەکە لێدان لە ناوی دەرونی ئینسان جاران ئەگەر قوربانی بە فیشک بتکوشتایە و جستەکەی بسووتانە ئێستا ڕسمەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە بری سووتانن دەستکاری ئەەکەیت و ئەکی بە جۆرێک تر لە قوربانی لە تەنها فۆرمی تومتیژەکە گۆڕاوە لە تومتیژی سەر شەقامە بۆ تومتیژی بەڵام لە 2006ەوە هەتا 2016 لەم دە ساڵە تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی زۆر خێرا گەشیان سندووە و هاتوونەتە پێشەوە و وێنە و ڤیددیۆ و ئەم شتانەی بۆ زیاد کراوە ئەو یاسایی کە 2006 بۆ مۆبایل دەرچووە ئایا ئەتوانرێ بەکار بهێنرێ بۆ فەیسبوک بۆ بڵاوبوونەوەی ڕسمی ئینستاگرام بۆ ئەم شتانی بەڵێ بە دڵنیاییەوە یاساکە مشەریعی کوردستان کاتێکم یاسایان دەرکردووە ڕەنگە بە مەبەستدار نەبێ بەڵام زۆر بە باشی و بە عاقلانە باسی ئەم بابەتیان کردوەتەنان لە مادەی دوی یاسایە باسیەوە ئاکە کە هەر کەسێک هەستێ بە خراپبەکارهێنانی ئامێری تەلدار یاخود بێتەل چ ئینتەرنێت بێت چ مۆبایل بێت چ هەر وەسایلێکی کۆمونیکیشن و پەیوەندیکردن بێ کە بچێتە بابی ئەلکترۆنیەوە ببێتە هۆی قەڵسکردن و ئیزعاجکردن و ناوزڕاندن و تۆمەت و هەتا بابەتەکە گەر بابەتێکی ڕاست و دروستیش بێت لەبەروی کە پەیوەندی بە ژیانی کۆمەڵایەتی و ژیاری تایبەتی تاکە کەسیەوە ئەکەوێتە بەر حکومیکی زۆر قورسی ئەم یاسایە بەڕێزەکان لە دادگاکاندا کەسێک بەم مادەیە تۆمەتبار بکەن بە دڵنیایە حکومەکەی لە 6 مانگ بۆ 2 ساڵ بندکردنی تێەوە چەندین میلیۆن دینار غرامی تیەکەوێ بەڵام ئێمە لەبەرەوەی وشیاری یاساییمانە زۆر لە تۆڕە کۆمەڵاتەکان بە ئارەزی خۆمان سوکاتی بە هونەرمەندەکەین سوکاتی بە ژنەکەین سوکاتی بە پیاوەکەین کۆمنتی نەشیاوە نووسین بەڵام ئەگەر کەسێک بە دوای مافی کەسێتی خۆیان بڕوا لە ڕێگەی دادگاکان نشکات کە من پێم وایە حکومی مادەیە زۆر قورسە و خەڵکیی زۆرەکەوێتە بەر سزای یاسایی ئەم مادەیە خودم قانونەکە دەرچۆ لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە تا
تا ئێستا دەستگاکانی ڕاگەیاندن تا ئێستا نرخ بۆ دەستە بژێرە کۆمەڵایەتەکان نەیانتوانی وەکو پێویست ئەم یاسایە بە خەڵک بناسێن و خەڵکیش وشیارێکی زۆر کەمیە. من بەحسێکم کرد لە سەر خراپەکردنی ئەمریکانی پەیوەندیکردن تقریباً 4-5 ساڵ پێش تەنانەت فۆرمی ڕاپرسی ویستێبیانانەی کە لە نێوان چینە کۆمەڵاتەکان وەکو سامپڵدا بەشەکەی زۆرێک لەوانشی کە لە ئاستی باڵای زانستی و کۆمەڵاتیان و شیاریان بەرامبەر بەم یاسایەنە بۆ ئەگینا گە خەڵکی و شیاری هەبێ بەرامبەر بەم یاسایە من پێم وایە کەونە بەر حکومێکی ئەمە ئەو دیوەی یاسایە کە حکومت لە فۆرمە دەوڵەتداریەکەیکە بەڵام یاسایەکی تر هەیە کە هیچ کات یاسا نەیتوانێت تومتیژی لە ئاستی ئاسۆیستنی کۆمەلگایە بوەستێنێت لەسەر ئاستی جیهان ناوشتەوەە ئەوەی کە پێویستە یاسایەکی تر هەبێت لە بەدەر لە یاسا ئەبستراکتی و تەجریدەکان بریتێ لە یاسا ئەخلاقی وجدانیەکان ئەو یاسا ئەخلاقی وجدانانە پێویستە لە غیابی یاساشە ئێمە تیامان نابێت بۆ نمونە کاتێک سعات 12 شەو مرور لەسەر جادەنیە ئەبێ ئەخلاقی وجدانی تۆ ڕێگەت پێ نەیە لە ترافیکێ بێ لە کاتێکە کە ئەمە شتێکە کە هەم ئاین ڕۆڵی تیا هەیە هەم مەسائلی پەروەردەی خێزان ڕۆڵی تیا هەیە هەم مەسائلی گەشی کۆمەڵایەتی تیا لەبەرەوە ئەبێت تو هەمیشە خۆت بخیتە شوێنی قوربانیەوە کاتێک وێنەی کەسێکە بینی سوکاتی پێکرێت ئەبێ بەردەوام خۆت بخیتە دۆخی ئەو کەسەوە کە ئایا گەر سوکاتی بە تۆ بکرێ یاخود بە کە سوکاری تۆ بکرێ چه حاڵەتێکی دەبینی سایکۆلۆژی دێ لەبەرەوە ئەم پێوەرە ئەخلاقیانە زۆر زۆری لە هەموو کەسێکە هەبێت. مامۆستا سامان دووبارەبوونەوە و سەدبارەبوونەوەی ئەم گرفتانەی کە تووشی تاکی کوردێ ئەو ترس و دڵە ڕاوچەیە بە چەند بارەبوونەوەی ئەم چیرۆکانە کەم نابێتەوە لەوەی کە لە سەرەتا تەنها بڵاوبوونەوەی ڕسمێک وێنەیەک دەبووە هۆی کوشتنی کچێک یا خۆ کوشتنی کچێک ئێستا لەگەڵ چەند بارەبوونەوە ئەم ترسە وردە کەمتر نابێتەوە؟ خۆی کەمتر نابێتەوە لە حقەتە بەڵام ڕاهاتن و خۆگونجاندن لەگەڵ ئەو حاڵەتە دەرونیە دروستە بێ بۆ ئینسان. مەبەستم قبولکردنی کۆمەلگایە بۆ ئەو شتەکە ئەمە تا دووبارە بێتەوە لەگەڵ ئەم کچاو لەگەڵ خوشکەکەی ئەویشا و لەگەڵ کەسێکی تریشە کە ئاسایی ببێت. بەڵام ئەمە لای چاودێرێک دووبارە بوونەوەکەی ئاسانە بەڵام کە کەسێک بەسەر خۆیان بێت بەسەر کچیشی خۆیان بێ خوشکیشی خۆیان بێ یان حتا بەسەر پیاوانی شاوکو ڕگەزینێریش دوجار هەندێک چەنە کێشە گرفت بۆ کچان و ڕگەزیمینە لە کۆمەلگەی مادروزە بێ خۆ پیاوانیش بەدەرنین و کێشانەکە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەهۆی تەکنەلۆژیاوە تووشیانە بێت و بینیویشمانە بەشک لە پیاوانی کۆمەلگەی ئێمە باجی قورسی و حاڵەتانیان داوە و دوجار کاریگەری زۆری هەبووە لەسەر پێگە ناوبانگ سومعە و ئەوەی بەشک لە پیاوانی کۆمەلگەی ئێمە کێشەکەمان لەوەیە تەرزەخان کێمان قوبوڵەکەین لە ماڵی خۆمانە کۆمەڵێک خەڵکو و دەموچاوی تیابێت لەگەڵمانە بمێنێتەوە بە بەردەوامی و نەیناسین ئێمە پێ ئاشنا نەبین زۆر زەحمەتە کەسمان قوبڵیەوە ناکەین ئەگەر ئەو ئەکاونتانی هەمانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بیش و پێنین بە ماڵێکی ئەلکترۆنی ئەو پڕە لە خەڵکو و دەموچاو و خەڵکی ماسکدار نایان ناسین و بەردەوامیش لەگەڵمانن دڵنیان بۆ هەر هەمومان کۆمەڵێکیان جاسوسی دەستگامنیەکانن کە بەسەرمانە مراقیبن ئەمە وات لە یەکات و هەست بە ئەمان نەکەی کۆمەڵێکیان تایە ڕەنگە خزمی خۆت بێ و بە جۆری تر چاودێریت بکە کۆمەڵێکی تریتیایە غیرەت لێ یەکا ئیرەی بەرامبەرت یان ڕقێکی هەیە یان هەستێکی شەڕەنگێزی بۆ تێ ینی بڕوا بکە من خۆشمان ینی ڕەنگە کاکە منیش لەو بوارە کەسێکی ئەکتیڤە مثلەن جاری وایە تۆ چەند ساڵ هاوڕێکت هەیە وشەیەکت لێ نەبیستۆ کۆمنتێکت لێ نەبینیوە دەرنەکەوتووە لە پرێکە بە هەستێکی شەڕەنگێزانە بۆ دابەزێتە مەیدانەکە بە بێەوەی تۆ بزانی چێ چۆنە مەسەلەن ئەمانە لەبەرەوە بە فعلی کەس هەست بە ئەمان ناکات لە ناو ئەو ماڵەیە شوێنێکی ئەمین نییە بۆ کەس و حەقا ینی کەسمان بە عەشقەوە سەیری نەکەین کەسمان خۆشمان نەوێت ئەکرێ سوودی لێ ببینین وەکو پردێک بۆ نمونە هەر هەمومان ڕەنگە دەستمان بە کۆمەڵی خەڵکی باش گەشت بێ لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەستمان بە کۆمەڵی سەرچاوی زانیاری گەشت بێ بۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەڵام دوجار نابێ ئەمە وامان لێ بکە کە ئالوودە دەبێ بە حەزەرەوە لەگەڵ ئێمە ینی کێشەکە ئەوەیە گەورترین گرفت کە لە ڕوانگەی دەرونیەوە سێری بکەی کێشەی ئالوودەبوونە ینی خەڵکی ئەمڕۆ بەداخەوە زۆرینەی ئالوودە بۆ ینی تەنانەت لە پەیوەندی کۆمەڵایەتی و خێزانەکانیشە ینی من تێبینیم کردو بینیمە بە چاوی خۆم لەسەر خوانی نان خواردن خەڵک خەریکە سەرقاڵە ینی ئەمە کێشەی حتا بۆ لە ڕووی جسمیشەوە کێشە و مەترسی هەیە بۆ سەرگەدە چونکە زۆربەی ئەو حاڵەتانە لەگەڵ ئینفعالات و ئینفعالت پێکا جاری وایجا هەڵچوونەکە خۆش بێ یان ناخۆش بێ نانخواردنەکەت لەگەڵ هەڵچوونایە ئەوانە عادەتەن بنەهۆی قورحەی مەعیدە لە ئەخیرا بۆ مرۆڤەکان زامی گەدەی تووشە بێ پاشان لە کاتی سەردانی ماڵی خێزانێک خزمێکەکەی هاوڕەیەکت
دەکی مەسەرەن لە ڕێوە خەڵک لە دوای سڵاوەکە یەکسەر داوای پازۆر دەکە ئەمەوە ئەکە کە ئەو چوارچێوە کۆمەڵایەتیە بەداخەوە ینی زۆر کاڵ بۆتەوە زۆر تەنک بۆتەوە وای لێ هاتووە کە ساگای لە کەس نییە پەیوەندی ڕۆحی نەماوە مەسەرەن هەست بە ئاسوودەی چێژێک وەرناگریت لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیش تەنانەت بۆ گەنجانیش لە کافتریا و شوێنە کۆمەڵایەتیەکانە زۆر جارکیان بینی چوار هاوڕێ سێ هاوڕێ بەحساب بێکەوە هاتوون کاتیش خۆش بەسەر بەرن بەڵام لەوێش دوجار دابڕاون لە کەس ئاگای لەگەڵ کەس نییە کەس گفتوگۆ لەگەڵ کەس ناکە بۆیە بەداخەوە لە هەتا بڵێ ینی دیوەسلبیەکانی زۆر زیاترن لە ڕوانگەی ئێمەوە بەداخەوە ژاوێن وەکو شاعرێک ئەم جارە قسەت لەگەڵەکەم لە ناو فەیسبووکا بە تایبەتی هەموو کەسێ شارە نووسێ ڕاستە هەموو کەسێ خەیاڵات و حەزەکان و بیرکردنەوەی خۆیەکا بە شار و ئەینووسێ دکتۆر ئەینووسێت و وەزیر ئەینووسێت و هەمویان ئەینووسن سیاسی ئەینووسێت و هەمویان چ کاریگەریەکی هەیە لەسەر ئەوانەی کە بەڕاستی شاعرن لەسەر شعری ڕاستەقینە وەکو نووسەرێک وەکو شاعرێک سەیری ئەوە بڕابکە گەر لەو ڕۆ باسی بکەین ئەکرێ بڵێن گەورەترین زەربەی یان گەورەترین تەکانی داوە بە گەورەترین گورزی ئەم ئازارە بەر نووسە ڕاستەقینەکان کەوتووە بەر شاعر ڕاستەقینەکان کەوتووە بەر ڕناکبرە گەورەکان کەوتووە لەبەرەوە بەداخۆ من ئەچمە فەیسبووکەوە خۆم لێو نەبێ کەسە باشەکانم لێو نەبێ نووسەرە باشەکانم لێون ئەبێ بە شوێن کیا بگەڕم ئەچمە ماڵی هەر کەسێکەوە یان لە ئەکاونتی خۆتەوە فرەندەکانت تەماشاکە یاداشتی کە ڕۆژانی خۆی نووسیوە لە نامەیەکی پارەوە لە کۆمنتێکم بۆ هاوڕەیەکمەوە یعنی بە ناوی شعرەوە بەڕاستی پڕ بەدڵ بۆ ئازارە خۆم من خۆم یەکەم جار وەک خوێنەرێک ئەگەر بڵم ئەنجە وەک شاعرێک زۆر زۆر ئازارە خۆم کە ئەبینم چی بە ناوی شعرەوەدا ئەندێ یعنی ئەو پاشا گەردانی دزینی شاریش دزینی شعر بەسەر هەمومان پێما بێوە هاتووە نەسەنی ینی هیچ دەستکارێکی نەکردووە لە ژێرا ناوێکی خۆی یاوە لە شعرەکەی باشە تۆش لە کاتێکا وەک نووسەرێک ئەکاونتی خۆت پەیجی خۆت بە بڵاوکردنەوەی بەرهەمەکانت داعەنەی ئەنج بەداخ ئەمە وای لێ کردو کۆمەڵێک ناوی وەهمی دروست بوون کۆمەلگەی ئێمەش بەداخەوە کۆمەلگەیەکی هەندێک جار ساویلکەیە ساویلکەیە بەڕاستیمان عینەکە خۆش نییە بەڵام ساویلکەیە ئەبینی یعنی چۆن بڵێم سوپایەک لە شاعیر و لە نووسەر و لە چیرۆکنووسی وەهمی دروست بوون ڕێزم بۆ هەر هەمویان بەڵام بڕواب کە هەموو شتێکن بە شاعر نین دەبێت هیوامان بەوە لە بێژنگ بدرێن و لە بێژنگ نادرێن بە ئەکسەوە خەڵات ئەکرێن بەرزەکرێنەوە هەرچەند کەس بە خەڵات و بەناو یعنی مێدیا کاری بۆ زۆر راو کرد نەبوو بەناو لەبەرەوەی خۆی لە ئەساسا لە جەوهەری شتێک نەبوو مرۆڤی ڕاستەقینە نووسەری ڕاستەقینە ڕووناکبیری ڕاستەقینە بەرهەمەکانی دەری ئەخەنکێکەیە دەست خۆش زۆر سپاس ئەچینە لای میوانەکانمان بزانین چ پرسیارێکیان هەیە یان ڕاوبۆچوونێکیان هەیە فەرمون پێم وابێ یاسانەی کە ئێستا لە کۆمەلگەمە بەکارێن یاساکانی سەردەمی حەموڕابیە کە گەڕێتەوە بۆ مێژوێکی دێرزەمە تۆ باسی یاسای ساڵی 2006 کە پەیوەندی کۆمنیکیشن ئەو کەسانی کە سزا درێن سوزایەکی تون دەدرێن بەڵام ئەم سزانە پێم وابێت لە ملیۆن زیاتر تێناپەڕێ کەسەکە بۆ مای دوو ڕۆژیا بەند دەکرێت دێتە دەرە بەڵام پێ وانە ڕۆژ بە ڕۆژ کۆمەلگە ڕووی لە گەشەبوونە سایتەکان یاخود بەکارهێنەرەکانیان ڕووی لە زیادبوونە ئەم یاسای جیاوازە لە یاساکانی تر پێویستە ئەم یاسای هەموار بکرێت و لەگەڵ ئەم دقا بگونجێت کە ئەمەش بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵاتەکان بە یەک چاوسێر بکرێنە جیاوازی هەبێ لەگەڵ زۆر سپاس. یاسا لە بەرەوەی دەستکردی بیری مرۆڤە دایکی هەموو یاساکان بریتە لە چی بریتە لە دەستور دەستوریش هەموارەکرێتەوە هەموو 4 ساڵ هەموو 20 ساڵێک 15 ساڵێک هەموارەکرێتەوە لەبەرەوە یاسا شتێکی مقدەس نییە شێوەی کەم ڕۆدرێکی 2 ساڵیکە 4 ساڵیکە هەمواریکەیتەوە یاسامان هەیە تا ئێستا چەند ساڵێکی کەمە نافیز و لە بواری جێبەجێکردن ئێستا پرۆژی بۆ ئامادەکراوە کە جارێکتر هەموارکرێتەوە بەڵام ئەمە دیوێکێتی لەبەرەوەی فۆرمی تاوان بەردەوام لە گەشە سندنایە دەبێت ئامرازەکانی ڕوبەڕووبوونەوەشی بەردەوام هەموار بکرێتەوە لەبەرەوە من 100% تەی تۆکەم و ئێمە ساڵانە لە هەرێمی کوردستاندا دەیان هەزار دەرچوومانەیە و بەشێکی زۆر ئێمانە دەرچووی بەشەکانی کۆمپیوتەر و ئایتی و ئەمانەن ئەشێ دەستگا ئەمنیەکان و ئەشێ دەستگا کۆمەڵایەتەکان سوود لەمانە ببینن ووایان لێ بکەن کە بە شێوەیەک لە شێوەکان وەک کۆمپانیەکانی پەیوەندیکردن هەتا لەم یاسایە بۆ نمونە ماوەیەکی زۆر کێشە و گرفتمان لەگەڵ سیمکارتیەوەی کە بە زمانە شعبیەکەی پێوترێ علوج زۆر جار کێشەمان لەگەڵ ئەم جۆرە لە سیمکارت هەبووە و لەو یاسایە لە ئاخر مادەیە زۆر حکمێکی قورسی بۆ کۆمپانیەکانی
کۆمپانیەکانی پەیوەندیکردن دیاری کردووە کە حکمی ئەم کۆمپانیانە ئايات ئەگەر لە ماوەی 6 مانگا پلیتەکانی سیمکارت تۆمار نەکرێ بە ناوی کەسەکانەوە ئەشێ 100 میلیۆن دینار غەرامەکەی بێ بەڵام لە 2006 یاسا دەرچووەوە 2016 قسەی تیاکەین تا ئێستا هیچ کۆمپانیایکی پەیوەندیکردن سزا نەدراوە لەبەرەوە بەشێکی وەکو وتمان لە سەرەتای بەرنامەکە پەیوەندی بە فەلسەفەی سیاسی حکومڕانی وڵاتەوە هەیە کە ناشێ دەستگای ئابووری گەورە بخرێتە خزمەتی سیستەمە کۆمەڵایەتێکەوە هاوڵاتی باجیەوە باکە سەرمایه‌دار زۆرترین پارە بەدەست بهێنێت. بەڵێ زۆر سپاس. بابینەوە لای میوانە گەنجەکانمان فەرمووی. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم ئەو کەسانی کە قسەی ناشیم بە خەڵکەڵن یاسایەک چییە بۆ ئەمانە کە بانە دۆزرێتەوە؟ دیسانە بێ بگەڕێنەوە لای کاکێمە. یاساکە وەکو وتمەوە یاسایەمان تا ئێستا هەیە لە هەرێمی کوردستاندا ئەوە من ئەمێ لێرەوە بڵم کە ئێستا لە زۆرێک لە چاکسازیەکانی هەرێمی کوردستانە خەڵک حکم دراوە بە مادەکانی ئەو یاسایەوە ئێستا لە ئەگەرسەردانی چاکسازیەکانی سلێمانی هەولێرۆمانە بکەیت خەڵکمانێ بەو مادەیە حکم دراوە ئەگەرسەردانی بنکە و کردەکانی پۆلیس و دەستگامنەکان بکەیت دەبینی ئەوراقی زۆر هەیە بۆ خەڵکی کە کراوەتەوە و ئامێرەکانی پەیوەندیکردن و مەسائلەکانی تەکنۆلۆژیا لە ئاستی جیهانا چۆن گەشەی کردووە ڕۆژانێک لێرە لە هەرێمی کوردستاندا ئەگەر بە تەلەفۆنی نۆرمال خەڵکە دیزعاجکردانیان دۆزیتەوە بەڵام دوای جیازی کاشیفە و ئەمانە هات کە لەبەرەوە وردە وردە خەریکە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەکەوێتە سەر ڕێچکەی خۆی و هەموو ئەو ئیجراعاتانی کە کۆمپانیای فیسبوکیش خۆی گرتوێتە بەر لەوەی کە توانی بە شێوەی ڕسمی سکاڵا لەسەرم ئەکاونت و پەیجانە تۆمار بکەی لەلای ئەوان و چەند کەسێک سکاڵا تۆمار بکە بە شێوی فەرمی لەبەرەوە پێشەوەی کە تۆ بچیتە سەرم تۆڕە کۆمەڵایەتیان دەبێ وشیاری ئەلکترۆنیش دەبێت سەبارەتان تۆڕە بەکاری بێنی زۆر جار فیسبوک خۆی ڕێگای بۆ دانایی بۆ نمونە چۆن لە بنکەیکی پۆلیس دەتوانانی سکاڵا تۆمارکەی لە ڕێگەی کۆمپانیاکەشەوە توانی سکاڵا ئەکاونتەکە بلۆکەکات بەڵێ لەبەرەوە زۆر گرنگە هەم وشیاری ئەلکترۆنی و ئایتیمانە بێ هەم وشیاری یاسایی کۆمەڵایەتیشمان. زۆر سپاس. فەرموو. ماوەسا ینی ئەو کەسە ئەو گەنجانەی کە هاوسەنگی ڕناگرن لە کاتەکانیانە بۆ نمونە هەموو کاتەکەی یعنی سەرفەکە لە ئینتەرنێت یان تۆڕە کۆمەڵایەتەکانە یعنی ناتوانێت لەو باری کە مەسەن بواری کۆمەڵایەتی یان بواری پەروەردە ئەو کاتە خۆی پێ بگەێنێت چۆن تاکی کورد وشارکەینەوە یان بۆ خۆی ون کردووە لە ئینتەرنێتدا. بەڵێ لەبەرەوەی دنیای ئینتەرنێت نیایشی ئیغرایە وەڵامدانەوەی هەیە بۆ حەزەکانی ئەو بۆ خەونەکانی ئەو ڕەنگە لەسەر شەقامێک توانێت مساڕەحەکردنی کچێشی نەبێت لەبەر هەندی اعتیباراتی کۆمەڵایەتی گەنجێکی کوڕ بەڵام دوجار لەوێ بە ماسکێکەوەیە ئەتوانێت مساڕەحە یاخود نامە بۆ هەزاران کچ بنێرێ بۆ نمونە داوای هاوسەرگیری لێ بکات چکە ڕوبەڕوو بوونەوە نییە جورئەتێک پێ ئاکا یاخود وەکوتوان مەسەلەی کەپتی جنسیەکە بۆ تێرکردنی پاڵنەر جنسیەکانی پەنای بۆ ئەبات بەڵام بەداخەوەمە دوجار ئێمە وەکوتم ئەبێ لە پرۆگرامەکانی خوێندنا لە قوتابخانەوە ئێمە دەست پێ بکەین بەڕاستی پەروەردەکەین کە ئەکرێ گەنجێک ئەوەشی هەبێت وەرزشیشی هەبێت خوێندنەوەی کتێبی کاغەزیشی هەبێت چالاشی کۆمەڵایەتیشی هەبێت لەگەڵ هاوڕێکانیان کات با بە جەستەی خۆی وەرزش بکە وەرزش ینی بەداخەوەی سا ئێمە من ئەوەی من تەوقعیەکەین من پێشبینی خۆم وایە مەسەلەن جیلێک بەڕێوەی لە کوردستان چونکە ئێمە هەرچی تەنها هەرزەکاران و گەنجان و کێشیان نیە پسە مناڵەکانیشمان ئالودەن پلەیستیشن و ئەمێر ئەلکترۆنیەکانی تر جیلێک بەڕێوەیە جیلێکە لە ڕووی تەندروستیەوە زۆر ناتەندروست دەرەچن لە بەرەوەی زۆر دائنیشن حتا لە ڕووی پشتیان کێشیانە بێت چاویان کێشیانە بێ کێشیان کێشیانە بێ بە سەراحەت حتا لە ڕووی تەوافقی اجتیماعیەوە مەسەلەن ئەوەندەی تەنیایە و بە تاک ئەژی لە ماڵە و لە ژوورێکا و لە سوچێکی داخرا و دەرگا لەسەر خۆی داخەخرێکی چاتە ئەوەندە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تاکیشی کارامە نییە لەبەرەوە ئەمە سپێ ڕۆژکە دێتە ناو کۆمەڵگە دێتە سەر شەقام زەواجەکە یعنی نازانێت چۆن بسازێ لەگەڵ خەڵکە چۆن هەڵکا لەگەڵ خەڵکە تاکێکە خەمۆک مەسەرەن چکاوانی کە زۆر گۆشەگیر و بەتەنیان عادەتەن لە ڕووی دەرونیشەوە زیاتر معڕەزن تووشی خەمۆکی بن بۆیە جیلێک بەڕێوەیە ئەگەر کاریگەری تەکنۆلۆژیا بەم شێوەیە بەرداوام بێ لەسەرمان کە تەوقعکرێت زیاتر بێکەمتر نابێت ئەگەر تاکان نشار نەکەین ئەو جیلیشی ناتەندروست بەڕێوە بەداخەوە بگەڕێنەوە لای میوانەکانمان دوا پرسیارتان خاڵێکی گرنگ بۆ هەست دەکەم باس نەکرا ئەوش لایەنی خێزانیانی چێ لێ بەرپرسیارەکە ینی سمینار ناکرێ دایەکیان باوک یان برا گەورە کە خێزانی چێ لە بەردەستایە ڕۆلەکانی ئاگداکاتەوەکانی ئەخلاقێکی جوان پێ بەخشن کە بتوان ئەو تۆڕە کۆمەڵاتیانە بە شێوەیەکی جوان بەکاری بێن و ینی چێ لێ کەم تەرخەمە لێرەیە. ژاوێن خان حەزەکەم تۆ وەڵامی ئەو پرسیارە بیتەوە خێزان چ دەورێت چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە بەڵێ هەڵبەتەوە پرسیارە جوانە چکە فەلەن ڕاستی ئینسان یەکەم جار حتا بەر لەوەی بچێتە تۆ مناڵەکەت بنێرتێ هەر لە دایەنگەوە ئەنجا بۆ سەرەتایی و لە بۆ ڕەوزەوە ئەبێ یەکەم جار تۆ خۆت پەروەردەت کرد بێ بەڕاستی وەکو دکتۆر
ئاماژەی پێدایسا مناڵەکە من زۆر دایک و باوکە بینم ینی زۆر بە بێباکی مناڵەکەی لە ژوورەکە زۆر بچووکی شێنی بەڕاستی تەمەنی ئەوەی نییە بەڵام ئەبینی آیفۆن و پلیستیشن و آیپاد لە من و تۆ جوانتر بەکارێنێت و ئەمە نەک تەئسیرەکە ئەمە بەڕاستی لە 10 ساڵیە تر بێت چاوی لە دەستەیە پشتی بە هیچ شێوەیەک تەندروست دەرناچێ بەڵام پێ بڵم ئەمە لە سەیە دەشی خەتای ئەم مناڵە نییە یەکەم جار خێزان ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکی هەیە چکە مناڵی تۆە لە ناو ماڵی تۆیە چۆن تۆ ئەبێ نان و ئاو بژێوی و پۆشاک و ژیانێکی شایستەی بۆ فراهەم بکەی ئاواش ئاگار لەلایەن تەندروستی بێت و وا هەز نەکەی ئەوە نازانەوە خۆشەویستیە کە تۆ لە زۆر لە مناڵی و آیپاد و پلیستیشن و هەموو ئەو ئامێرانی بخەیتە بەردەم بۆیە فعلەن یەکەم جار ئێمە بێ لە خێزار و دەست پێ بکەین ئەنجا لەدایان گەوڕەوزە و خوێ دنیاکانەوە. زۆر سوپاس. لە کۆتایی بەرنامەکە سوپاس بۆ مامۆستا سامان سیوەیلی ژاوێن شاڵی شاعیر کاک هێمن عەبدولقادر. سوپاس بۆ ئامادەبوونتان زۆر سوپاس بۆ ئامادەبوونی ئەو گەنجە جوانانە و خێر بن سەرچاو کاتێکی خۆش.